قەزای دوکان هەڵکەوتوی شوێنەکەی بەو شێوەیە کە سروشتێکی زۆر زۆر جوانی هەیە، زۆر زۆر دڵڕفێنە. گەشتیار زۆر دێن سەردانی دوکان دەکەن. لە 16/1970 دوکان بووە بە قەزا و سەر بە پارێزگای سلێمانیە. ناوی دوکان زۆر بیر و بۆچوون هەیە، زۆر ڕای جیاواز هەیە کە لە چیەوە هاتیە. زۆرێک پێیان وایە لە دوو لەگەڵ کان واتە دووبەر یاخود دوکانی بە واتایە دێتن. بیر و بۆچوونی جیاواز هەیە لەسەر شوێنەکە. دوکان پێک دێت لە دوکانی سەر و دوکانی خوار و ئێستا من لە دوکانی سەروم کە شوێنەکە ئەوەندە خۆشە، ئەوەندە جوانە، زۆر زۆر دڵڕفێنە. هەر دەبێت تەماشای بکەی و لێ ڕابمینی. سروشتێکی زۆر 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 جوانی هەیە. من بەردەوام دەبم لە قەزای دوکان لە گەڕان بزانم چی دیکە هەیە لەو قەزایە و بە ئێوەی نیشان بدەم.